سڵاوتان لێ ببینێرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش ئەمڕۆ سێەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە هیوادارم خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبول کاتن. بنێرانی خۆشەویست لە ڕەمەزاناندا خواست لەسەر شیرینی و شەربەت لەلایەن ڕۆژوانانەوە زیاد دەبێت. بە جۆرێک هەندێک کەس پێیان وایە ئەگەر شیرینی بە تایبەت لوقمەقازی لەسەر سفرەی بەربانگ نەبێ ئەوە هەست ناکەن ڕەمەزانە. بەو هۆیەوە قەرەباڵغیەکی زۆر لە دوکانەکانی شیرینی دەبیندرێت بە تایبەتی دەمە و ئێوارە کاتێک نزیکە بینەوە لە بانگدان هاوڵاتیان لەگەڵ دەستی خۆیان شیرینی بۆ بەربانگ ئەبەنەوە. دەمەوێت لەگەڵ یەکێک لە خاوەنی دوکانەکانی شیرینی قسە بکەین بۆ ئەوەی بزانین ئەوان چۆن ساڵانە ئامادەکاری خۆیان دەکەن بۆ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز. ئەم کاتەوە باش جنابش باش ڕەمەزانت پیرۆز ئەوە لە ئێوەش پیرۆز بێ لای شیرینیەکانەوە. پێم بڵێ ئێوە وەکو خاوەنی دوکانی شیرینی ساڵانە چۆن ئامادەکاری خۆتان دەکەن بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە؟ بە خێراتنیەوەی بەڕێزەکەم وە پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهانەوە مسلمانان بە تایبەتی کوردستانەکەم عادەتەن ڕەمەزانان بابەتی خواست لەسەر بابەتی شیرینیەکان زۆرە بیتن بە تایبەتی خورما و پاقلاو ئەو شتانە بە زۆری خواست لەسەر پاقلاوی بامیە زۆر ئەبێ ڕەمەزانان و سەرەتا پێش هاتنی ڕەمەزان ئێمە ئامادەکاری خۆمانەکەین چکە لەبەر ئەوەی ڕۆژی یەکەم و دووەم و سێم ئەوانە لۆ دەچی زۆرمان لەسرە و خەڵکەشی زۆر زۆر ڕووی تێکات چکە سەرەتای هاتنیتی دوایە وردە خواست لەسەر کمە بیتەوە بە بۆنەی ئەوەی کە ڕەمەزان بەرەو کۆتاییەکان ئەڕواتن. چەند جۆر شیرینی هەنا ئێوە چەند جۆر شیرینی دروست دەکەن لێرە ئەگەر پێشانی ئێمە و بینەرانیش بدەیت؟ ئەو بامیانە زۆر خواستەی زۆری لەسەرەبی خاستان ڕەمەزانە خەڵک زۆر ئەیخواتن ئەو بابەتی تکەمان هەیە فستق ئەویش خواستەی زۆری لەسەر وابزانم هاوڵاتیان زیاتر خواستیان لەسەر شیرینی بامیە بە زۆری خواستیان لەسەر شیرینی بامیە لەبەر ئەوەی شیرنایەتی زیاترە لەوانە و وردی شەو کەمە دڵگیر نییە ینی چۆن بڵێ چەندی بخۆی ئاساییە زۆر شیرن نییە ئەوانە شێ فستق و ئەو بابەتانەی دیکە بەس بە تایبەتی بامیە خواستی زیاتری لەسەرەوە جویزی شەیە بابەتەکانی دیکە قەنادی ئەوانش بەڵام بەگشتی خواست لەسەرەوانە کەمترەبی لەسەر بامیە زیاترە بێتن. اینجا هەندێک لە خانمان هەوڵەیان لە ماڵەوە شیرینی دروست بکەن بەڵام لە دەستیان دەرناچێت. نهێنی خرمەداریەکەی بامیەی ئێوە چییە؟ بەخوای هێمان بڵێ بۆ ئەمە بینەرە سڕی من هەیە نازانین چۆنە بەخۆی عادەتەن خانمان کە لە ماڵەوە دروستەکەن لەوانەیە شارەزایەکی ئەو تویان نەبی لێرە ئەمە وەستامان هەیەانی تقریبا 15 ساڵ بواری تایبەت بە بامیە و پاقلاوشی ئەو شتانەیە لەوانەیە خانمان کە دروستەکەن پسپۆڕێکی ئەو تویان نەبی سەرەتای هەر چەندەی هەندێکیان جوان دەردەچی بەس هەندێکیان باش دەرناچێتن. چ کاتێک زۆر قەرەباڵغ دەبێت دوکان؟ خاستن ئێواران بەرەبەری بانگی تقریبا سەعاتێکی مابێتن لۆ ئەوەی مەلا بانگ بداتن خەڵکێکی زۆر ڕووتی ئەکاتن. ئیدیکە بەخۆی عادەتەن ڕەمەزانە خەڵک تازە زۆر درەنگ لە خەوێ هەڵاستیتن بە بۆنەی ئەوان شەوای درەنگەنون لەبەر هەندێک بەیانیان ئێواران زیاتر خەڵک ڕووتی ئەکاتن. بە نزیکەی پێم بڵێ ئێوە لە ڕەمەزاناندا چەند کیلۆ شیرینی دەفرۆشن؟ ئەزانیت چۆنە بەخۆی ڕۆژەکانی سەرەتای خواستێکی زۆر زیاتری لەسرە ڕۆژ یەکەم ئەگەر بەوەی بازارش حساب بکەی نزیکەی تا تەن و نیوەک شیرنی سرف ئەبێتن بەڵام وردە ڕۆژی دووەم دێتە خوا ڕۆژی سێم کەمتر هەتا دێتەوە بابەتی ئاسایی بەڵام عادەتەن تەن و نیوەک 2 تەن ڕۆژ یەکەم و دووەم سەرفەبی خواستەکی زۆری لەسرە. دەستت خۆش بێ لەشتان ساغ بێ هیوادارم با لەسەر شەربەتیش قسە بکەین ببورم بینەران. خواست لەسەر شەربەت چۆنە چکە ئەم ساڵ ڕەمەزانان لە وەرزی بەهارە ڕەمەزانە جەوەکە تۆزێک فێنکە وەکو ساڵانی ڕابردوونیە گەرما بێت خواست لەسەر شەربەت چۆن ئەم ساڵ؟ بەخوای ئەم ساڵ باشە ڕاستی پار تۆزەک لای شەربەتەکە هەرچەندە بینەرانی خۆشەویست یەک دوو کاتژمارمان ماوە بۆ بەربانگ لەوانە حەزیان بچێتە شەربەت بەڵام باسی شەربەتیش دەکەین. خزمەتین شەربەتیش خواستێکی زۆری لەسەر ڕاستی خاستن ئێواران لەگەر بەربانگ و لەگەڵ خواردنەوەوانە بە تایبەتی بابەتە ترشەکان
چونکە شتی شیرن زۆرە خۆن پاقڵاوە ئەو بابەتانە شتی مزریش لەگەڵی خۆشە جا پرتەقاڵە هەنارە ئەنەناسە فستق ئەو بابەتانەی ئەوەندە بە خۆشی باز دەکا بینەران من لێرەوە حەزم دەچیتێ بەڕاستی باشە دەستت خۆش بێت خوا بازارتان بدا ڕەمەزانت پیرۆز بێ بەڵە بینەرانی خۆشەویست هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو ڕوو دەکەنە دوکانەکانی شیرینی اینجا دەمەوێت لەگەڵ هاوڵاتیەشی قسە بکەم بزانم ئەوان چۆن ڕەمەزان لای ئەو چۆنە کاکێکیان چۆنی باشی بژی ڕەمەزانت پیرۆز بێ ناتانم قسێکم ئەم برادرە ناتوانێت قسە بکە هیلاکە لەبەر ڕۆژ و گرتن باشە بەڵە بینەرانی خۆشەویست وەک خاوەنی ئەو دوکانە شیرینێش باسی کرد قەرەباڵغیەکی زۆر لە ڕەمەزاناندا دروست دەبێت لە دوکانەکانی شیرینی لە ڕۆژی یەکەمی ڕەمەزان تەن بۆ تەنونی وێک شیرینی دەفرۆشرێتن هەرچەندە دکتۆران و پسپۆرانی بواری خۆراک زۆر پشگیری ئەم شیرینی خواردنە ناکەن هیوادارم بە ڕێژەیەکی پێویست بخورێتن بۆ ئەوەی زیان بۆ تەندروستیمان نەبێتن بەڵێ